بناوی خۆی بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستیشی بەپایان بۆ خۆی پەروەردگاری جیهان. خۆشەوی صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. خۆشەویستانم، ئەگەر خی گەورە یارمەتی دەرمان بێ ئینشاء الله تعالی بەتەمام لەم کەناڵەوە کە کەناڵی یوتیوبە ئینشاء الله لە خزمەتی بەڕێستانە بم و وەڵامی هەندێک لە پرسیارەکانی بەڕێستان بدەینەوە بە ئیزنی خی گەورە، بە تایبەت ئەو پرسیارانەی کە دەربارەی خەوە، دەربارەی هەندێک پرسیاری فقهی ئینشاء الله من لە خزمەتانە بم، بە تایبەتی پرسیاری خەو. ئینشاء الله تعالی ئێوە ئەگەر هەر پرسیارێکتان هەیە ئەتوانن لە خوارەوە بینوسن لە کۆمنتەکانتانە بینوسن تاوەکو وەڵامی بدەینەوە ئینشاء الله بە تایبەتی دەربارەی خەو و دەربارەی پرسیاری شەرعی و هەروەها هەندێک پرسیار دەربارەی ڕوقی شەرعی، دەربارەی ئەوەی کە کەسێکە کە تووشی نەخۆشی نەفسی هاتبێت، حاڵەتێک ترسی هەبێت کە سەحری لێکرابێ یان جادووی لێکرابێ، لەو بارانەوە ئەگەر شتێک هەبێ ئینشاء الله تعالی ئەتوانن پرسیار بکەن و من لە بەرنامەیەکی ترە بە ئیزنی خی پەروەردگار لە بەرنامەیەکی ڕاستەخۆی ترە ئینشاء الله